ئێرەیەکێکە لە ناوچە سنووریەکانی نێوان عێراقیران دانیشتوانی ئەم ناوچەیە لە مێژە لەگەڵ ترسی تۆپوتێرەدا ژیاون. ئەمان ساڵی 1970 لە ناوچەکانی خۆیان ڕاگوازران بۆ ژێر دەسەڵاتی حکوومەتێک کە تەنها مافی مرۆڤیشی نەدەزانی. هەموو خان و زەوی و کانیاوەکانیان وێران کران. ئێرە بۆ مەیدانی شەڕێک کە کەس نەیدەزانی لەسەر چییە. ئەمان زیاتر لە 13 ساڵ دوور لە جوانی گوندەکانیان ژیانیان دەگوزران. هەموو ئەو جوانەی لێرەدا هەیە ئەمان بێبەش بوون لێ. تەنها لەبەر ئەوەی کورد بوون و گوندەکان هاوسنووری دەوڵەتی ئێران بوو. بەڵام خی گەورە دەرگای ڕووناچی کردەوە و لە ساڵی 1991ەوە ڕاپەڕینی گەلی کورد ڕژێمەکەی بەعسی عراقی ڕاماڵی. ئەمانیش گەڕانەوە گوندەکانیان بە ئومێدی ئەوەی سەر لە نوێ گوند ئاوەدان بکەنەوە و بەو سوورودەی کە دەڵێ ژینی لادە سەیرانە گەرچی تۆزێگرانە. بەڵام ئەوەی ئەوان ویسیان وا دەرنەچوو. دووبارە لە سای دەسەڵاتێکی کوردیدا خەڵکی گوند کۆچیان کردەوە ناو شارەکان و گوندەکەش چۆڵ بوویەوە. ئێسڵاو ئازیز و خۆشەویستان ئەم کاتان باش بەرنامەی خەڵک و حکومەت چونێتە گوندێک لە گوندە سنووریەکانی هەرێمی کوردستان لە قەزای پێنجوێن کە ئەویش گوندی سیاجێزە. کۆمەڵێک گرفت و کێشە هەیە لە گوندی سیاجێز بە هیوایەوەی بتوانین کێشەکانی گوندی سیاجێز و دانیشتوانەکەی بخەینە ڕوو. گوندی سیاجێز سەر بە ناحەی گەرمکی قەزای پێنجوێنە 35 کیلۆمەتر کەوتۆتە باکووری خۆرئاوای قەزای پێنجوێنەوە لەسەر سنووری نێوان عێراق و ئێرانە. دووهەمین گوندی هەرێمی کوردستانە. هاوسنوور و هاوسێ و هاوماڵی گوندی چەمپاراوی ئێرانە. سیاجێز نزیکەی 7 ماڵ دەبێت. ئەم گوندە هەر بە شێوازە کۆن و جوانەکەی خۆی دروست کراوەتەوە. هەر کەسێک کە بچێتە ئەم گوندە نازانێت لە چی بڕوانێت، لە بەرزایی چیاکان و یان دار و درەختەکان یان جوانی ماڵەکان یان ڕووخۆشی و گەرموگوڕی دانیشتوانی گوندەکە. بۆیە ئەگەر بۆ چەند ساتێکیش بێت کە بچیتە ئەو گوندە جوانەکەی واد لێ دەکات نەگەڕێتەوە. بەڵام هەموو ئەو جوانانەی کە باسمان کرد لێرە خەریکە لە سای دەسەڵاتی کوردی و حکوومەتە کوردەکەی خۆیاندا کۆتایی پێدێت. گوندێک لە ساڵەکانی نەوەتەکاندا زیاتر لە 150 ماڵ بێت. ئێستا کەمتر لە 7 ماڵی تێدایە. گوندێک کارەبا و نەخۆشخانە و ڕێگاوبانی پێویستی نەبێت. گوندێک خۆیان هەچن خوێندنگاکەیان فراوان بکەن بۆ ئەوەی منداڵەکانیان لە خوێندن دانەبڕێت. باشە حکوومەتی هەرێم قەت لە خۆی پرسیوە چی پێشکەش ئەو خەڵکە کردووە یان تەنها بەڵێنی بێکردان نەبێت. ئەم گوندە لە ساڵی 1954ەوە خوێندنگای تێدا بووە کەچی ئێستا بە 1000 حاڵ نیوەی خوێندنگایەکی تێدایە. ئێمە لێرە وەستانێک دەکەین با بزانین گوندنشینان خۆیان چی باز دەکەن. ئەمە بڵێن لە دوای ئینتیفاضەوە ئاوادان بۆتەوە بە درێژاییان 20 ساڵە بەردەوام داوای پڕۆژەی خزمەتگوزاریمان کردەوە. گرفتی گەورە نەبوونی جاردە بوو. دوای 20 ساڵ بڵێن جاردەیەکیان بۆ کردوین ئەم شەوڕێژە ئەم ساڵ بۆیان کردوین. ئەویش بەپێی پێویست نییە نوقسانی هەیە. ئێستا دووسێ بارانباریەوە تا ئێستا 3-4 بردی تەقیوە. پردەکان کۆمپانیاکەی پینەیە کاتەوە گڵ و چەویایەتەوە بەسەراتۆ لە کۆنکرێتی کاتەوە بەجێڵێت. ئێتر خوای زانێ ئەکەوێتە بەهاریان ناکەوێت. ئەمە بڵێن ئەمە نوقسانە. گرفتێکی ترمان نەبوونی کارەبایە. هەموو ئەو گوندانێتی کارەبایان بواتوە گوند هەیە چۆڵە هەیە 7 ماڵیتیایە هەیە 10 ماڵیتیایە. بەڵام ئێرە گوندێکی قەرەباڵغا 70-80 ماڵیتیایە تاسیسی ناودەکەیان بۆ کردوین. ئەویش بڵێن هەر بەبێ هیچ خەتەڕێسەکە نهاتووە. گرفتێکی ترمان هەیە بڵێن ئەو نەبوونی بنکەی تەندروستیە. بینامان نییە ئێستا لە هۆدەیەکایە لەوانەیە بڕوخێ لە هۆدەیەکی دارایە ماڵێک بە خێری خۆی یاوەتی بینایان بۆ نەکردین. بەڵێ 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 بەردەوامیش داواکەن هەر لە قسمانەتە بەرنامە و بەڵام تاسەی چەندیان نییە. قوتابخانەکەشمان هەتا بڵێ ئەم ساڵ تانویان بۆ کردینەوە ساڵانی تا 6 بووە یا تا 7 بووە. زۆری ماڵەکان ببوونەی ئەوە ڕۆنەوە کە تەلەبەکان لە 6 دەرەچێت ئەبێ یا دەست لە خوێندن هەڵگرێ یا دوایکەوێ بۆ شار. تا ئەوش بە هەموو کە دەست نایەچێ بۆ شار. هەنی دەسەڵاتی ئەوەی نییە مەجبورە بێ واز لە خوێندنەکەی بێنێ. بەڵێ بەرەو چۆڵبوون ڕوا. ئەم سولفەی ئەقالە کە ئێستا درێ بە لادەکان شمولی ئێمە ناکە.
لەبەرەوەی شەرت و شروتێکی داناوە حکوومەت بۆ ئێرە دەست نایە شەرت و شروتەکەی ئەوەیە بڵێن بە ئەو ماسەفاتی کە ئەو لە بێ بەو شێوەیە بکەیتەوە ئەم دوو سێ ماڵە شمولەکەن لەم ناوە ئەوە ماڵێکە بڵێنەوە ماڵی برامە لە جاتی 25 میلیۆنی خەرج کردووە هەتا یاسە دینارێکی وەر نەگرتووە ئەم ماڵە دروستی کردو دینارێکیان ناوەت هێشتا ئەو ماڵێکی ئەم سیانە شمولەکەن ئەم دوو سێ ماڵ ئەوانی تر لەبەرەوەی موادەکان بۆ ناچێتەوێ ئەرزەکان بچووکە ئەوە لە بێ 100 مەتری بینابێ لێرە هەموو ماڵەکان بە تەنیشتی یەکۆن ئەبێ دووقات بیکاتەوە ئەمجا جێگەی بێتەوە یعنی حسابی ئێرەی لەگەڵ دەشتی شارەزور ئەوکو یەک کردووە پورێ تۆ تەمەنە چەنە تەمەنم وەڵا زیاد لە 50 ئەڕۆ لاە بچی بۆ هەفتاش کورە ئەڕۆم ئادەمێکە لەم گوندایوە نیە ئەرێ وەڵاهی لاشکی ئەم ئاوزە لەم گوندەیە باشە ئەو ماوەنە بێکە بەعز دایگرتی دایگرتن ئەرە وەڵا لەم فترەی کە تۆ لێرە بووی مەسەرەن لە کاتە تا چەند ئێوە ماندوو ئەبوون مەسن لەگەڵ خزمەتکردنی پێشمەرگە و شۆڕش و ئەهاتن و ئەچوونە ئەوان تەمە بەتاکی لێرە گوندێکی سەر ڕێژ بوو لە بەرەی سەر بەڵێ وەڵا تا کاتێ بەعز دایگرتین شەوانەی ساحەتمان نەبوو لەبەر نانکردنی بۆ پێشمەرگە بەخواکە لەسەر تەموری خەوەم لە کەوتو کە نانم کردو بۆ پێشمەرگان و هاتون بردوویانە تا ئەزانی ئەیتا ئەنجا برا ئێمەش کوڕی ئەو میلەتی هەمومان برایەکی ئێستا چیان بۆ کردی بەخوا هیچ بەخواکە هیچ شتێکمان بۆ نەکرد هیچیان بۆ نەکرد ئەمە هەموو خەڵکی ئاوای چیمان بۆ کرد هیچمان بۆ ناکەن بەس بە باخاتی خۆمان ئەژین و چونیۆکی خۆمان و خوا دەستی یاوین و چاوی یاوینێ ئەتوانین ئیشکەین و بەرهەمی بێنی مازوویەکەین گزگریەکەین گەزۆیەکەین گوێزەکەین باخاتمان هەیە سای هەمدی خوا ئەم گوندە لەشکی خەلق بووە بە پاشانە ژیاوە و ئەبەدەن بە سواڵکەری نەژیاوە هەر بە پاشانە ژیاوە ناوی ئەم گوندێ لە سەری هەموو گوندەکانەوە و دائیمی وەخت هیچ گوندێک نەگەیانوەتە ئەم گوندێ تا ئەزانی لە شاری بانەوە و لە سلەیمانیەوە خەڵکان ڕایان کردو هاتون بۆم گوندێ خۆیان شاردۆتەوە هاتون بۆم گوندێ تێریان خوارد بووە گوندەکەمان دەوڵەمەنگ بووە فەقیر نەبووە بەس کاکە لامان لێ ناکەنەوانێ بنکەی تەندروستیمان بۆ ناکەن جادەکەمان بۆ قیر ناکەن کارەباکەمان بۆ ناهێنن شەبەکەی شەبەکەی مبایلەکەیمان چۆخمان چۆڵمان بای گۆڕی ئێستا شەبەکە نییە بڕوان پێکەم بەیانە بە سێ مبایل دا سلەیمانی مۆرگردووە دازانی باشە تا چەند تۆ مەسەن ئەمێنیتەوە تا مەسەن هەر ئەگە خزمە گوزاریش نێوە تا چەند لە گوندەکەی خۆت ئەمێنیتە چۆڵی ناکەی وەڵا هەتا مردن چۆڵی ناکەم تا مردن ئەمە جێمە بەو چونینەوەکی خۆمە ملوێنێ گوێزم ناوە ئاوا ئەمە کە گەڕاوین و ناون دوای گەڕانەوەمان ناون وەڵی گرفتی ئێمە هەنێک گرفتمان هەیە و هەنێ ئیشمان بۆ کراوە ڕاستی بێ بوونمونە مەسەلەی خەستەخانە قوتابخانە ئەمە بینای قوتابخانەمان هەیە بەڵام بەڕاستی بە نوقسانی کراوە یعنی مەسەلەن 4-5 پۆلیتیایە و بەش ناکە خەڵکی گوندەکە خۆی تەواوی کردووە دووسێ پۆلی بۆ زیاد کردوانە بینا لە ڕووی بیناوەڵم بنکەی تەندروستیمان هەیە بەڵام تا یاسە بینای نییە یعنی لە 2000 بنکەی تەندروستی هەم دێ بەڵام بینای نییە خەڵک خۆی هۆدە وشتی بۆ تەرتیب کردووە 1-2 هۆدە بە پێویست نییە ینی ئەگەر بنکەی تەندروستیەکە حکومەت بیکردایە شتێکی باشترە بوو لەو چە کارمەندی تیاتری ویستایە شتێکی ڕێکپێکترە بوو دکتۆری تیاتری لێ بوو ئەوە کێشەیەکە کێشەی جادوبانەکەشمان بەڕاستی ئەویش کێشەیەکی گەورەیە چەند ساڵە تا ئێستا تعدیلاتیان بۆ کورە 2-3 جار شەو ڕێژەوانەیەکەن بەڵام بۆ ئێرەوە بەڕاستی کفایەت نییە یعنی سەرچاوی داهات چییە ئێمە لەبەرەوەی سەرحدودین ئیشی مەرز و شت هەبوو بەڵام ئەویش ئێستا حکومەت ئێران دایخسەوانە ئەوی شەش نەماوە 3-4 ساڵەوە تاواتی وشی کردو ئیش نەماوە هێتر دێهاتەکەش لەبەرەوە چۆڵیەکان وردەوتە چۆڵە بێت تەبیعەت چۆڵە بێت حکومەت دەیتوانی ئێرە بکە بە شوێنێکی زۆر گەشتیاری گەورە تێگەی لەبەراو بە حکمی ئەوەی شوێنێکی کوێستانە ئەسێوە جەنابتان لە زستانە هاتون بۆ ئێرە ئەو تەیتر ینی سروش ئەو جوانەی نەماوە بەڕاستی بەڵام ینی تۆ لە هاوینە وەرە تەسویری ئەم دێ بکە بەڕاستی ینی شوێنێکی گەشتیاری ئەوەندە نایابە کە دڵی نایبەجێ بێ ینی حکومەت دەتوانێت لە ڕێگەی ئەوە کە پرۆژەی گەشتیاری گەورەی تیا بکە خزمەتگوزاری گەورەی تیا بکە بۆ نمونە جادە و ئەوانە قیر بێت
گەشتیارێکی زۆر ڕووی تێەکان ئەبێ ئەم بێ بە سەرچاوی داهاتێک بۆ خەڵکی گوندەک. قایمقامی قەزای پێنجوێن ئەگەرچی بە شێوێکی باشکار دەکات و خۆی ماندوو دەکات بۆ ئەوەی پرۆژەی زیاتری خزمەتگوزاری بگەێنێتە ناوچەکە، بەڵام ئەمیش دیارە هەر ئەوەندەی پێدەکرێت لە سەروی خۆیەوە گوێی لێ ناگیرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا باز دەوە دەکات کە چەند پرۆژێکیان بۆ ئەو گوندەکردو و بەنیازیشن پرۆژەی کارەبای نیشتیمانیان بۆ ئەنجام بدرێت. بۆ ئەم ساڵش لە بودجەی 2012 پرۆژەی گەیاندنی کارەبای نیشتیمانی بۆ گوندەکەیان کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و لە چواردەیدەوە پرۆژەکە ئیحالەوە بۆ بەڵێندەر کە جگە لە گوندەکەیوان 6 گوندی تریش لەخۆ ئەگرێ پرۆژەکەیان و ماوەی کارکردن بۆ بەڵێندەر لەو پرۆژەیە 185 ڕۆژە کە ئێستا ماوەیەکی کەم لەو ماوەیە تێپەڕیوە و لە ئێستادا تەواوی کارەکان کە پەیوەستە بە دابینکردنی کەرەستەی پێویست بۆ پرۆژەکە تەواو بووە لە ئایندەیەکی نزیکا بەگەیشتنی کەرەسەکانیان لە محەویلە و عەمود و سیم پرۆژەکە دەسەگرێ بە کارکردن تێیدا و لە ئێستایان بەساری هێڵەکەش دیاری کراوە و گرفتێکیان نەماوە بۆیە ئەتوانین بڵێن ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵەیە پرۆژەی باش بۆ گوندەکراوە. جادەمان ئەوە جادەکەمانە و کارەبایەوە بە تەماین بۆمان بێخوا کارەبە هەڵی ئەمڕۆ بەیانی لە دوو بەیانی ئەی خەسخانە مەکتوبە خەسخانەشمان نی ئەی ئەم دوورە دیەکە دوورە دەستە ینی چۆن نەتوان ژیان وەڵی دەیەکی زۆرە لە هەموو دێکان زۆرتە بەس خەسخانۆشتیشی نییە کووە هیچ بۆ نەکراوە هیچ بەرپرسێکێک بەلاتانە بڵشتان بۆ وڵایەن بەس یەن ئەڵێ بەسەر چاو هەر بەسەر چاوەکەی هەر بەسەر چاوەڵ هەر بەسەر چاوەکەی ئیشەکەمان بۆ ناکەن ئەلم بینێ هەمومان چین بۆ پێنجون بتیان قایمقام ڕۆیوە بەجێ هێشتون کە خەڵکەکەی بینیوە ئەی بابە بۆ ڕێی وەرە برێ چیتانەوێ و ئێمە دێژی زۆرین و شتمان بۆ بکە و ئێمەش میلەتی تۆین و برا یەکین و خۆ عەرەبنی عەرەبین کوردی خۆ کوردی زمانی یەکنین ئیتر قابیلە خۆ یەکترە خۆی ئێمە وەکو دانیشتوانی گوندی سیاجوێز چەند داواکارێکی تایبەتی خۆمانمان هەبوو بە گوندەکەشمان کە ئەم داواکاریانە لەوانە لە زۆربەی دەکانە یەک بگرینەوە لەسەر داواکاریەکان دیاردەیەکی کۆمەڵایەتی سەر ڕۆیە لە کوردستانە کە دیاردەی کۆچی بە کۆمەڵە بەرەو شارەکان خەڵکی کوردنشین زیادی با و باپیری بەجێ ئەڵێ ڕوا بەرەو شار هۆکارەکان و ئەسبابی ئەمە چییە کەسانی شارەزا و محەلیلی سیاسی و محەلیلی ئابووریشمان زۆرە لە کوردستانی خۆمانە کاتوانە شیکردنەوەی بۆ بکە بەڵام من بە پێی بێروبۆچوونی خۆم ئەتوانم ئەوە لێ بکەم بڵێم کە هۆکارەکانی لە گوندەکانی منتیقی پێنجوێنە ئەطرافی خۆمان کەوەی ئاگادار بین نەبوونی سەرچاوەیەکی ئابووریە لە منتیقەکەیە دوو دابین نەکردنی ئەو خزمەتگوزاریە سەرەتایانن کە پێویستی ڕۆژانەی ژیانن لە گوند بیا لە شار کارەبا جادە خەستەخانە مەکتەب لە گوندی ئێمەیە لە ماوەی ساڵێکە ئەتوانین بڵێن لە ماوەی 2 ساڵە سێ کە ڕەسەردانی بەڕێبەراتی تربیەی سلێمانی پێنجوێنمان کردووە کە داواکاریمان هەبوو بۆ خوێندنی ناوەندی و دواناوەندی لە ساڵی یەکەمیانە سەپۆلی یەک پۆلیەکی متەوەسەواتە 1970 بۆ کردینەوە ئەم ساڵ 9 بۆ کردینەوە کە ئەتوانم ئەگەر بڵم لە ماوەی 3 ساڵم و پێش بایە لەوانە بۆ ڕێژەی دێگەمان 15 ماڵی تری زیاری بکردە خەڵکێک مناڵی هەیە لە مەکتەبایە ئەگاتە پۆلی 6 7 8 ئیتر مەجبورە شوێنی بکەوە ڕوو بکاتە شارەکان لەبێ علاگا فرۆشێ عربانە ڕجێڕێ من گرنگەوەی مستەقبەلی مناڵەکەی دابین بکە نەبوونی سەرچاوی داهات ئێمە لە منتیقەکان لەوانەیە منتیقە دەشتێکەکانمان بە بۆنەی بوونی تەماتە و زەویەکی بەراوەکەوە بتوانن داهاتی خۆیان دابین بکەن بەڵام ئێمە منتیقێکی شاخاوین بە زۆر حاڵێکی زۆر ناڕەحەتی دەتوانین
بەشی ئەوەنە بەروبوومێکی سەوزۆمی و هات بۆ خۆمان دابین کرد بەشی ماڵی خۆمان بەشی فرۆشتنمان نییە ناوچەکەشمان ناوچێکی باخاویە ینی باڵن شاخاوێ بەس باخی تیاڵەکەوێت داهاتەکەیشی ئەتوانم بڵێم لە ساڵێکات تێ ناپەڕێنە لە ملوێنێک کاگەر و کابرای حسابی بکە شەکروچایەکەی کە لە بن دارەگای خوا تا خزمەتی دارەکە بکە بەشیەوە ناکە لێرە لە منتیقەی ئەمەیە ئەگەر دیقەتێکی باوردی بیت ڕێژەیەکی زۆر لە دامەزران و تەمەڵخانەیە کراوەتەوە بە ناوی خانەنشینیەوە ئەو کەسانی کە ئێستا لێرەیە یعنی قەنەعاتم پێ بکە گە سەرچاوێکی داهاتی معاشی نەبێت توانە ژیانی نیە لێرە کەسێک کە بیەوێ خۆی بژێنێ و لێرە دوور نەکەوێتەوە شار نەکات و کرێکی نەبێ ڕۆشنایەک شک نابا کە بتوانێت خۆی پێوە وابەستە بکە کە بتوانێت بەشی کەم ناڵێن بەوکو و شار بەڵام بەنیوێ ئەوانی بتوانێت گیانی خۆی دابین بکە و قەنەعات بکە بە زیێدی دەبا و باپیرانی ئەنجاوەکو ئێمە وەکو داواکاریەکانمانمە وەکو گوندی سیاجوێز ڕوومان کردوتە لای قایمقام لای بەڕێز قایمقام لای مدیرناحیا ڕوومان کردوتە ئەو کەسانی کە کاربەدەستن لە منتیقەتەکانمان لێکردوون داواکاریمان هەبووە کاکە گیانەمە جادەمان نیە لە ساڵی 2002 حاجی عەبدوڵڵا بەڕەحمەت بێ ئەنجومەنی ئێرە بووە توانم بڵم بە درێژایی ساڵ بەڕێو دایرانەوە بە تاکو جادێ بۆ ئێرە وەربگرێ ساڵی 2002 لە تەلەڤیزیۆنەوە ئیعلان کرا کە جادە دەرچۆ و جادەکەش قیرەتاوە تەلەڤیزیۆنیش خۆنی و پرۆژەکە دابین کرا بوو جێ بۆ تەرخان کراوە بەڵام جێبەجێ نەکرا لە ساڵی 2011 جادەکەمان بۆ دەرچوو جادەکە کە بۆمان دەرچوو قیر نەبوو بە چاوڕێژ کەم کوڕێکی زۆر زۆریشتایە کەم و کوڕی زۆرتایە بەڵێ زۆر سپاسانەکەین کەواتەی کاواتێ ئەوەشتان کردووە چەنە لە کاتێکا کێمە داوای جادەمان کردو ڕێژەی دانیشتوانی گوندەکەمان 150 ماڵ بۆ ئێستا حالێن 54 ماڵی تاماوەتەوە ئەم 54 ماڵە تەزمینت دەکەم ئەگەر ئاوا بڕوە ساڵێکی کەم 54 نیوانیەوە بێت. لەگەڵ کاک جەزای چوینی لای بەڕێز قایمقامەوە بوو قایمقام مەسئولی ئەو پرۆژەی بان کردبوو مدیری تەنفیزی پرۆژەکەی بان کردبوو لایانی داری کارەبای بان کردبوو هەروە جێبەجێکاری ئەو کۆمپانیای کە جێبەجێکارە کۆمپانیایکی تورکیە بان کردبوو بێمان ڕاگەیان کاڵێ لەبەر هۆکاری دواکەوتنی معاملاتەکەی دوای یەک ئامودەکان لە تورکیاوە ئەتوانین ئێمە نەقلی بکەین لە دەی مانگ وتوانین نەقلی بکەین لە دەی مانگ یەکیشە بە تاریخ ئێستا مێژووی کەسێمانیتیای لەم کاتەیە شتێکی مێژوویە کە توانی بێتمان لەم کاتێ عەرز ڕەش بوو بێت چکە بە درێژایی ساڵ لەم کاتانەیە مەتری بەفر لە عەرزا بووە منتقێکی شاخاوی و بە تایبەتی ئێرە کە زۆر کوێستانە یعنی توانین زمانی تێوە بکەین کە تا مانگی 4 و 5 ناتوانێت شتیا بکرێت چکە بەفرێکی زۆری لێبارێ وەکۆی داواکاری ترمان کردێ وەکو داواکاری بنکەی تەندروستیەکەمان تاوەکو ئێستا لە ساڵی 2004 بۆ ئەی 5 بوو من خۆم لای بەڕێز قایمقام بووم هاتینەوانێ وتی کاکە زەویەک دابینکەن بنکەی تەندروستیتان بۆ دەرچووە هاتمەوە بە بەڕێز حاجی عەبدوڵڵا ئەمە دووتم شتێکی وا داواکەن زەویشمان دابین کرد کوتیان وەڵا کاکە لەبەرەوەی تاخیر بوون لە تەڵەبیەکەتانە کە ماوەی 10 ڕۆژی خایانوە بنکەی تەندروستیەکەتان ایراوە ناوی دێکە نابە میراوە بە فڵان شوێن ئێستش وەکو خۆمان وەکو قوتابخانە ڕۆژانە بەهۆدەیەکی بۆ زیاکرێ هەموو شوێنی نیشتەجێبوونی مامۆستاکان واللهی ئەویان شارزایمتیان ناتوانم حکومی وایە بەم لەوانەیە خەڵکی تر شارزام لەبەر من قوتابیم لێ لە مەکتەبەکە وەکۆی لایانی ئیجابی سلبیەکانی ئێرە لایانی ئیجابیمان ئەم ساڵ زیادەکەمان بۆ کراوە تاسیزاتی ناو ئاواییمان بۆ کراوە وەکو کارەبا وەکو لایانی ئاو خێرخوازان ماڵیانەوە بێ بیرێکیان بۆ هەڵکەنیوین بووی هاریکاری ئەو مەشروع بکەین کە کاتی خۆی هەپیتا دوابزانم کردیەوە یعنی لە ڕێ ئەو بیرەوە توانین ئاوی بە ڕێژەیەکی کەمیش بۆ گوندەکەمان دابین بکەین یعنی حکومە نهاتۆ بیری تیوازیمان بۆ لێبا کاتێک کە سەردانیشمان کردووە هەموو قایمەکان تایەتی بۆ بیری تیوازی پێڵێن بیری تورکی بیرەکە گەورەتر مەشایەکی تایبەتیە زۆر زۆربەی دەگان بۆی دەرچووە کە ڕێژی دانیشتوانشیان بە قەیرە نییە بەڵام سیاجێز لە قایمەکانە بووە وەکو لایانی سلبیات ئێمە لە گوندەکە داواکارین ئەڵێن پێشەوەی گوندەکە چۆڵ ببێ با خزمەت گوزارەکانمان پێ بگە من کاتێک کە چۆڵ بوو تازە کارەبا بیژگا تێرە تازە ناگەڕێمەوە هۆکارەکانی گەڕ هۆکارەکانی چۆڵبوون لە گوندەکانە چییە ئەمەیان سەرتاسەریە تەنیا گوندی ئێمە نییە حکومەت پرۆژەیەکی خزمەت گوزاری ئەتوانێت پرۆژەیەکی ئەمەلی بکات و کە هەم خۆشی ئیسفادەی لێ بکە و هەم خەڵکیش دەستی شکردی مەشغوڵ بێ مناڵان لێرە ئێستا هیچی ئامادە نیە شوانی بکە
ئەو گەنجانە هیچ ئامادە نین بچێت تازە حیوان بەخێ بکە بڕوە شوێن حیوانداریکە هۆکارەکەی چییە؟ ئەبینی هاوشانێکی خۆی هاوتەمەنێکی خۆی مانگی بە میلیۆنێک 100,000 لە دایرێکی پۆلیسا دامەزراوە لە مانگێکا 4 ڕۆژە چێ بۆ دەوام مانگی میلیۆنێک 100,000 وەرەگرێ ئەمە زانێکە درێژای ساڵەکەش شوانی بک بۆ باوکی میلیۆنێک 100,000 ناکەوێت تەناقوزات دروست بۆ ئەمەیە کە دیاردەی کۆچی بە کۆمەڵی دروست کردووە لە ماوەی ئەم چەند ساڵەیە خەڵکی پێنجوێن بە عام داوای ئەلە لەقل داوایان کرد وتیاوەکو معمەلی ئاسنایە کە چەنەهیان جار ئاهەنگی بۆ جێراوە لەلایەن بەرپرسەکان و کە معمەلی ئاسنیە بۆ پێنجوێن و چەند هزار کرێکاری تیا و معمەلەکە لە فلان کۆمپانیا و دابین کرا و فلان وڵات تەمیلێگا کە تا سەد جێبەجێ نەکراوە داوای ئەو معمەلە بکرێتەوە خەڵک لێرە قوربان ئێستا حالیان لە منتیقەی پێنجوێنە یەکێ لە شتە سەرچیەکان کە ئێستا ئێمە دێر ڕۆژانەی بینی لەگەل لە هاوینە دیقەت بن لە هەر گوندێک کۆی بینینە چەندەها توێتە و دووتەنی وەستاوە تەماتەبارەکە بۆ ناو شار ئەم تەماتەیە ئەڕوا چل نە بازارەکانە ساغ نابێت توجاری و ئەڕوا بەرەو جنوب ئەگەر بازرگانێک لەلایەن حکوومەتەوە لەلایەن ژنێەوە بەرهێنان و هاوکاری بکات معمەلێکی تەماتە معجونی تەماتە دۆشاوی تەماتە لە منتیقەکە دروست بکرێ لەوانەیە ئەو داهاتی کە ئێستا خەرجەکرێ بە زییا ئەگەڕێتەوە بۆ منتیقەکە دەستی ئیشکەر زیاکە ئایا لە سنووری منتیقەکەی ئێمە ئەگەر بۆ نمونە کە هەر پۆلیسیش دامەزرێنی با هەر لە سەجادە قیرەکان نەبێ بنکەیەکی پۆلیس بکاتەوە لە ناو گوندەکەمانە 15 نەفەر لە گەنجەکانمان دامەزرێنێ 15 ماڵ جێگیر بۆ لە ناو گوندەکە ئەمە دیاردەی کۆچ بە کۆمەڵ دروست نەبێت. باشە پرسیارێکی کۆتایی لێ بکەم ئێستا کە باسکرا پێشتیش برادێکی کە باسی لەستر ئەقا ئەم دێە بەداخەوەڵەن شتێکی جێگەی نیگەرانیانی بۆ عقار شمولی ئەوە ناوە کاکە من خۆم یەکێکم لەو کەسانی کە خانوو بە عقار کردوەوە وازام یەکەم کەسیش بوو کە کردمەوانێ ئەتوانم بڵێم ئەوەنە بەڵێ عقار مەرگتەوە 2 ساڵی بەسەر تێپەڕی ئەتوانم ئەوەنە بڵێم ئەوە هەمەشوی هەڵبجەم کردبوو هەڵبجەکانم مەرحەبایانە کردمان زانی هەڵبجین لێرە چەند دیزاینێدانراوە بۆ خاکردنەوەی خانووی بە عقار کە لەوانەیە زوربیان شمولیژم ئێمە نەکە ئێمە منتیقەکەمان منتیقەیەکی هەڵدێر و شاخاویە وەک منتیقەی هەورامان هەڵکەوتووە ئەو دیزاینانە کە دانراون بۆ منتیقە دەشتەجەکان دانراون لە خەریتان و سراوە ئەبێ زەویەکەت لە 200 متر کەمتر نەبێ لەم 200 مترە سەی کاملی بینابێ نەوە بە شمولی عقار ناکەی ئەگەر بە چاوی کامێرەکەتان بگەڕێن لەوانەیە لە سنووری ئەم دێیا 6 ماڵ تا 7 ماڵ ببینیتەوانێت کە قابلی ئەوە بێ 200 متر زەوی هەبێ سەیشی بتوانێت بینایتیا بکاتەوە داوامان کردوتمان گوندەکەمان ڕوو لە فراوان بوونە گەنجێکی زۆرمان هەیە ئەوێ دیادەی هاوسەرگیری دروستکە ئەوێ ماڵی جیاب بکاتەوە یا ئەوێ لەو کەلاوەی کە لە باو باپیرانێ بۆی بەجێماوە جیا بچێتە شوێنێکی شایستە لەخوا بە زیای باری ئابووری باشترە سێش هەلەکە ڕەخساوە کە پێشینی خان و بەرایرێ داوامان کرد لە بەڕێز مدیناحەیە داوامان کرد لە بەڕێز قایم قام کە ئێمە ئەمانەوێ وەرن خۆتان دیزاینیکەن لەلایەن مهندسی خۆتانەوە لە سنووری منتیقەکەمانە لە سنووری گوندەکەمانە کە چای کامێرەتانەگەری گەڕێ شوێنی دەشتێکیشمان هەیە بەس کەمە وتمان ئەتوانین هەلەیە بەکڕین لە ساحب زەویەکانی بکڕینەوانێ ئەو کەسانی کە جیابن ئەو کەسانی خانەکانی خۆتانە با کابرا 7 متری بێن ئەڵێ شمولی 10 ملیۆنەکە لەم سەدەیەدا سەدەی 21 گوندێک لە گوندەکانی کوردستان یا چەندین گوندی کوردستان کارەبای نییە نەخۆشخانەی نییە ڕێگاوبانی نییە لە دوای 20 ساڵ تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان تازە بە تازە گوندی سیاگوێز ڕێگایشی ناتەوەیان بۆ بردوون تازە بە تازە بەڵێنیان پێداون پێدەچێت بۆ مانگی چواری ئەم ساڵی 2013 کارەبایان بۆ بێنرێت گوندنشینێک لەم گوندەوتی کۆچی بە پێچەوانەوە دروست بووە جاران خەڵک لە شارەوە ڕووی دەکردە گوندەکان بەڵام ئێستا گوندەکان چۆڵ دەبن و بەرەو شارەکان کۆچ دەکەن ئێمە لێرەوە دەپرسین حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 20 ساڵ چی پلان و بەرنامەیەکی بووە بۆ ئاوادانکردنەوەی گوندەکانی کوردستان لە کاتێکدا ڕۆژانە گوندنشینان گوندەکانیان چۆڵ دەکەن لە گوندی سیاجۆزەوە کۆتایمان بەم بەرنامەیە هێنا و تا بەرنامێکیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ